کاڕیا سڵاو لە ئێوە لە بیدەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پێیام ئەمەوێ لەم کەشوها سەردەیان دێ هەواڵی گەرموگوڕی سلێمانیتان پێ بدەم لە کەشوهاوە دەست پێ یەکەم ئەمڕۆ کەشوهەوا نیمچە هەور دەبێت و تاوتاویش باران دەبێت بەرزترین پلە 8 پلە دەبێت و نزمترین پلەش 2 پلە بێت وار ئەمڕۆ لە بازیان بڕیاروایە کاتژمێر 11 پرۆژێکی کارەبا بکرێتەوە کە بۆ یەکەم جارە لەو سنوورە پرۆژێکی لەو شێوەیە کرێتەوە هەر ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی چاودێری گەشتیارەکانی کۆمەڵایەتی سلێمانی بە ئامادەبوونی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری ئادایانگەکان ڕاگەن لە ساڵی 2019 لە ئێستادا و کۆبینم بەڕاستیمەکەی دەستی پێ کردەوە بەڕێز مامۆستا عومەر گوڵپی بەڕێوەبەری چاودێری و گەشتیارەکانی کۆمەڵایەتی سلێمانی ئامارەکان دەخاتە ڕوو من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە کاکسۆران قسەکەم بەرپرسی بەشی پلانە لە بەڕێوەبەری چاودێری و گەشتیارەکانی کۆمەڵایەتی سلێمانی کاکسۆران سڵاو لێ سوالم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ چ باسەوە چی ڕادەگەێنن بەڕێوەبەراتی گشتیمان لە ساڵی 2019 هەڵسەنگاندنێکی بۆ سەرجەم دایەنگە حکومی و ناحکومیەکان لە پارێزگای سلێمانی ئەنجام داوە ئەم هەڵسەنگاندنە بۆ ئەوەیە بتوانین بزانین ئاستی خزمەتگوزاریەکانی دایەنگەکان و چۆنە لە چه ئاستێکدایە بۆ 5 پۆڵێن دایەنگەکان دابەش بوون بەپێی ئەو هەڵسەنگاندنە لە ئەی تا ئی دەستپێیەکە باشترینەکان لە ئەیان تەمان باشترینەکان ئەوانن کە زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە مناڵەکانەکەن دیاریەکرێن بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتیمان ئەمڕۆ دەرەنجامەکان ڕاگەیەندرێ زیاتر با بڵێن بۆ ئەوەیە کە منافسەیەک لە بینی دایەنگەکان دروست بکەین وە لە هەمان کاتیشدا هاوڵاتیان ئێمە بزانن کە باشترین ئەو دایەنگانە کامانن کە زۆرترین خزمەتگوزاری پێشکەشن بە مناڵەکانیانەکەن. بەراورد بە ساڵی ڕابردووتر 2010 ئایا ئاسی دایەنگەکان بەرەو پێش شۆ یان گوخۆی وایە؟ بە دڵنیایی و گۆڕانکاری لە بەندەکانە ڕوویاوە کۆمەڵە دایەنگە هەبوو ئاستەکانیان زۆر بەدەست کردوێتەوە ئەوە هەندێک ئەوانیشی کە باشن هەر بەباشی بە تەقریبی ماو نەتوانە هەشە کەمێک ئاستی دابڵسیوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئەمەیکایە ئەگەر باڵێن کەسێک یان دایەنگەیەک لە 5 شابێ مانایەوە نیە ئەم دایەنگەیەکی خراپە بەڵام ئەوەیە کە بە چاو ئەوانەی ترەوانەیە ئاستی خزمەتگوزاریەکانی هیچنا ئێمە دایەنگەی خراپ قابلی داخستنەوە ناڵین چونکە بە بەردەوامی چاودێریانەکەی. سپاس بۆ ڕێز کاکسۆران بەرپرسی بەشی پلان لە بەڕێوەبەری چاودێری و گەشتیارەکانی کۆمەڵایەتی سلێمانی کار ڕازگەڕەوە لای بەڕێستان. سپاس بۆ پەیامێرمان ڕاستی حەمامین کە لە پارێزگای سلێمانیەوە ئەو هەواڵ و چالاکیانی ئەمڕۆ بۆ گواستینەوە سپاس بۆ